کلاسیکۆی شارەزور و لە درێژەی یاریەکانی خولی پلەیەکی کوردستان لە کەشێکی سەرد و باراناویدا بە ئامادەبوونی هەزاران هاندەر یانەی سەید سادق میوانداری یانەی هەڵەبجەی کرد. لە هەفتەی شەشەمی قۆناغی یەکەمی خولی پلەیەکی کوردستاندا لە کۆمەڵەی دووەم لە کەشێکی سەرد و باراناویدا یاریەکە بەڕێوە چوو. لە تایمی یەکەمی یاریەکەدا ئاستی هەردوو یانە نزیک بوون لە یەکتر، چەند جارێک هەردوو یانە هەلی گۆڵیان بواتە پێش، بەڵام هەوڵەکان بێئەنجام بوو. لە تایمی دووەمی یاریەکەدا هەڵەبجە بەهێزتر دەبینرا لە سەید سادق. لە خولەکی 86دا لەلایەن یاریزان شادمان سەباحەوە گۆڵی یەکەمی بۆ یانەی هەڵەبجە تۆمار کرد، بەوەش یاریەکە بە گۆڵێکی بێ بەرامبەر بە سوودی یانەی میوان بە کۆتا هات و 3 خاڵی گرنگی بەدەستهێنا. سپاس بۆ خواتوانیمان لە دەرەوەی یاریگای خۆمان یەکەم 3 خاڵی یاریەکە بەدەست بێنین و ئیشەڵا هەوڵی باشتری شەین بۆ یاریەکانی ئایندە باشتر بین و بە گۆڕانکاریی نوێ بگەڕێنە ناو ساحەکە و ئیشەڵا بتوانین لە ئایندەیەکە دڵی هاندەرەکانمان خۆشکەین ئیشەڵا. وەڵام من ئیشەڵا ئەڵێم لە ئایندەیەکی نزیکە کە لەم 2 هەفتەیە کە پشومانە درێتێ ئیشەڵا بتوانین باشتر خۆمان ڕێخین و لە ئایندەیە ئیشەڵا نەتیجەی باشتر بێنین. ئەگەرچی یانەی سەید سادق شکستی هێنا و نەیتوانی سەرکەوتوو بێت، بەڵام بێئومێد نین، داوای لێبردن لە هاندەرەکانیان دەکەن و بەڵێنی ئەنجامی باش بە هاندەرانیان دەدەن. ڕاستی دەستخۆشیان لێکەین، چاوی یەک بە یەکەیە ماشەکەین، زۆر خەجاڵەتیانین وەک پێویستە بوو ئەم یاریە ئەوەی هەوڵماندا و توانیم ویستان بیکەین، بەڵام بەداخەوە سەرکەوتوو نەبووین. ئینشاڵڵا بۆ یاریەکانتە زیاتر هەوڵ دەدەین و خۆمان ماندووەکەین بۆ دڵخۆشکردنی ئەم هاندەرە دڵسۆزانە خۆشەویستانە. لە گێمی یەکەمدا زۆر باش بوون و گێمی دووەمیش باشتر بووین، بەڵام بەداخەوە لە هەڵێکی نەخوازرا و گۆڵێکمان لێ کرا و یاریەکە بوو گۆڵە تەواو بوو. بارانبارین و سەرما هاندەرانی سەر نەکردەوە، بە هەزاران هاندەر ئامادەی یاریەکە بوون. هاندەرانی سەید سادق لەناو ئۆتۆمبیل و لەسەر ئۆتۆمبیل و لەناو دەمەشۆفڵ و لەسەربان و بەپێوە و لەژێر چەتر و لەسەر تلی یاریگاکە بینەری یاریەکە بوون کە ژیانی خۆیان خستبووە مەترسیەوە تا هانی یانەکەیان بدەن، بەڵام یانەی سەید سادق نەیانتوانی دڵی هاندەرەکانیان خۆش بکەن و هاندەرانی سەید سادق داوای یاریگەیەکی شایستە دەکەن. یانەی سەید سادق بە هاندەرە زۆرەکە ناسراوە، بەڵام یانەکەیان لە ئەست گەورەی هاندەرانیاندا نین. ئێمە وەکو هاندەرەکان یاریگایەکمان نییەوەتە زۆربەی خەڵکان لە ناو سیارەوە لە دەمەشۆفڵەوە سەیری یاریەکانەکەن. ئێمە وەکو یانی سەید سادق داوای ئەوە ئەکەین کەوا یاریگایەکی شایستەمان بۆ دروست کرێت. ئێمە وەتەنی لێرا سەیرەکەین، هەندێک خەڵک گەوتن بە سەربانەکانەوە سەیرەکەن، گیانی خۆیان خستە مەترسیەوە بۆی کە تەنها بینەری ئەم یاریە بن. ئێمە بە هیچ جۆرە سار نابینەوە، هەتا هەر چۆنێک بێ باران بێ بەفر بێ، ئێمە هەر لە خزمەتی یانەکەمان ئاین و بۆ هاندان و پاڵپشتی یانەکەمان ئامادەین هەموو کاتێک. حەز ئەکەین سەید سادق وەکو پایتەختی وەرزشی بناسێنرێت، چونکە هیچ یانەیەک نییە لە کوردستانە کە هاندەرێکی وەکو ئێمەی هەبێت. تا ئێستا هەڵەبجە 6 یاری ئەنجامدا و خاوەنی 7 خاڵن. سەید سادقیش بە ئەنجامدانی 6 یاری تەنها 4 خاڵیان کۆ کردووەتەوە. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.